خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لەبێ ئەم شەویش لەگەڵا و کارانم بە یەکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. کورد لە نێوان هزرێکی مرۆڤ دۆستی و هەندێک جارۆکە وترێ عەتفێکی ڕووکەشیدا بۆ پرسە جیهانیەکان و پرسە ئیقلیمیەکان و ئەو ڕووداوانەی لە دەوروبەریدا ڕوودەدەن. کورد بە میلەتێکی دڵپاک و دڵباش ناسراوە، بەڵام ئەمە چەند استثمار کراوە بۆ خزمەتکردنی قەزیەی کوردی لە ناوچەکەدا و بە تایبەتیش لە بەرامبەر ئەو مەزلومیەتەی بەرامبەری کراوە. ئێمە شەوی ڕابردوو لە گۆشەنیگایەکی جیاوازەوە باسمان لە مەسلەی هاوسۆزی کرد بۆ پشتیوانیکردنی غەزە و ئەو ڕووداوانەی لە ناوچەکە ڕوئەدەن. ئەم شەو بە هەمان شێوە لە گۆشەنیگایەکی جیاوازتر باسی ئەو پرسانەکەین لەگەڵ بەڕێز دکتۆر ئیدریس کاریتانی مامۆستای زانکۆ و گفتوگۆ لەسەر ئەو پرسەکەین کە بەڕێزیان بۆ هاوسۆزیکردن یان بۆ پشتیوانیکردن لەو مەزلومیەتی خەڵکی غەزە 500 واژووی کۆ کردوێتەوە. بەڕێز دکتۆر ئەم کاتت باش سپاس بۆ دەرفەتە بەشداریت لە پانۆراما لەولێرەوە. سەرەتا لەوە دەست پێ بکەین پێشەوە بچینە ناو تەفاسیل و وردەکاریەوە باسی ئەوە بکەین کە ئەم پاڵپشتیەی گەلی کورد لە چیەوە دێت بۆ ڕووداوە نەخوازراوەکان، بۆ ڕووداوە دڵهەژێنەکان، بۆ میلەتە مەزلومەکان لە هەرچووی دنیا بێ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد أمين وعلى آله وصحبه أجمعين. زۆر سپاس بۆ جەنابەت بۆ ئەم دەرفەتە زێڕینە کە لە بابەتێکی گرنگ و حساسدا بابەتەکە ڕەهەندێکی ئیمانی هەیە و ڕەهەندێکی مرۆیی و ئینسانی هەیە و ڕەهەندێکی قیەم و ئەخلاق و بایی هەیە و ڕەهەندێکی وجدانیشی هەیە. لۆیە بابەت لەم جۆرە بابەتانە بەڕاستی لە هەموو کەس زیاتر پێویست دەکا پرسیارەکەت کە ئاراستی ئەوە دەکە ئایا بۆچی کورد هاوسۆزە هاوغەمە لەگەڵ هەموو ئەوانەی کە لە جیهاندا مەزلومن. دیارە ئەم سیفەتە ئەم ڕەوشتە ڕەوشتێکە مەدەح دەکرێ، ڕەوشتێکە سوپاس گوزار دەکرێت، ڕەوشتێکە لە ڕەوشتە بەرزەکانی ئینسانی، لە ڕەوشتە هەرە گرنگەکانی کە مرۆڤ خۆی پێ جوان دەکا و ئەو ملەتانەی کە لە حاڵەتێکدا کورد مەزلوم بۆ زوڵمی لێکراوە یان هەر ملەتێکی تر مەزلوم بۆ زوڵمی لێکراوە کە بێدەنگ بوون ئێستا بۆتە عار بەسەریانەوە، ئێستا بۆتە پەڵەیەکی ڕەشی ناڕێک بەسەریانەوە لەبەرچ لەبەرەوەی کە بێدەنگ بوون بەرامبەر بە ئەو مەزلومیەتەی کوردیان بەرامبەر بە ئەو زوڵمانەی کە لە کورد کراوە ئینجا تورک کرد بێ، عەرەب کرد بێ، فارس کرد بێ، ملەتێکی تر کرد بێ. کورد بەڕاستی من بەبێ تەعاسۆب تەماشای بڵین ئەم تاریخە 40-50 ساڵەی دەکەم لەبەرەوەی بۆ خۆی معاناتی زۆر بینیوە، مەزلومێتی زۆر بینیوە، ئەنفال کراوە، شاربەدەر کراوە، 6,000 گوندی لێکتێک چووە، 6,000 مزگەوتی لێ خاپور کراوە و منداڵی دەربەدەر کراوە، چەند جار تەهجیر کراوە لە وڵاتی خۆی بەرەو تورکیا و ئێران و وڵاتانی تر دەربەدەر کراوە. ئەم هەموو معاناتە وای لێ کردووە هەست بە کەمترین معانات و ئێش و ئازاری ملەتان بکە، ئەمە لە ڕووی نیشتیمانی و لە ڕووی هاوڵاتی بوون و لە ڕووی ئینسانێکەیە. لە ڕووەکەی تریشەوە سوپاس بۆخوا کورد ملەتێکە 195 مسلمانە کە مسلمانە خاوەنی چەندان هەزار مزگەوتە، خاوەنی چەندان هەزار تەچیە و خانەقا و شوێنە ئاینیەکانە و تاریخێکی دوور و درێژی دەست لە ملانەی لەگەڵ هاتنی دوای پێغەمبەر صلی الله علیه و سلم هەتا ئەمڕۆ دەست لە ملانەی کردووە لەگەڵ شەریعەت. تا ئێستا کورد هەموو سەرکردەکان و قیاداتی حرەکەی تەحەڕوری کوردی لەم 100 ساڵی دواوە لەگەڵ ئەوە شەکەلەوانی هەندە ئایدیای جیاوازی هەرگرتووە، بەڵام یەک تاقە سەرکردەی کوردیش نەبووە بەڕائەتی لە ئیسلام کرد بێ بڵێ کاکە من ملەتەکەم یان خۆم بەرەو ئاراستەیەکی جیاواز دەبم. لەبەر هەندێ ئەم هەموو عامیلە، ئەم هەموو ڕەهەندە، ئەم هەموو پاڵنەرە بوونە پاڵنەری ئەوەی کە سۆزیانەوێ. بۆ نمونە یعنی لەو فترەیە سەردانێکی هەندێک لەو شوێنانم کرد کە غەیری کوردن پێم گوتن باشە ئێمە هەر لە بەغدایە بۆ نمونە لەگەڵ برایانی مەجمەعی فیقی کە گەورەترین موسسەی ئاینیە دانیشتین شایدمان هەیە لەوێ پێم گوت باشە ئێمە ئەو ڕووداوانەی کە ڕوودەدەن لە برایانی عەرەب لە عێراق، بۆ نمونە لە فەڵەستین، بۆ نمونە لە ئیغۆر، بۆ نمونە لە شیشان،
بۆ نمونە لە هەموو ئەوڵاتانە ئێمە بەڵگەمان هەیە، مستەمسەکمان هەیە و بەیانمان هەیە، بەیانمان دەرکردووە، ناڕزاییمان دەربڕیوە، پشتگیری مەزلومانمان کردووە و پشتگیری هەموو ئەو برایانەمان کردووە کە زوڵمیان لێکراوە لە هەر لە وڵاتێک بە هەر زبانێکی جیاواز بێ، چ لە تورکیا، چ لە ئێران، چ لە شوێنەکانی تر. فەرموو ئێوە ئەو زەمانە بەسەر ئێمەداهات ئەو هەموو زوڵم مستەمەم کرا، فەرموو بینن مستەمسەکە چ بین کە ئێوە بەیانێکتان دەرکرد بێ، پشتگیری ئێمەتان کرد بێ لە ڕۆژەکان ئەو کاتانەی کە سەدام ئێمەی ئەنفال کرد یان لە ڕژێمەکانی یەک لە دوایەکانی پێشی ئەو چیتان کردووە. ئەمە پێی ناڵێن بڵین تەعەسوب، ئەمە پێی دەڵێن بەڕاستی ئینسانێک کە دەبێ وەکو خوا دروستی کردووە، حەق و مافی خۆی داوەتێ، زبانی بە کوردی بۆ دروست کردووە و خاک و نیشتیمانێکی بۆ داوەتێ کە حەق و مافی خۆیەتی وەکو باقی میلەتانی تر بە ئازادی بژی و دیفاع لە حەق خۆی بکە. و ئەو هەستکردنا لە ڕووی دینی و لە ڕووی نیشتیمانی و لە ڕووی وجدانیشەوە ئەوە پێی دەڵێن ئینسانێکی ساغ و ستاندەر و ڕاست و ڕەوان، ئینسانێکە خاوەنی عەقڵی ئیش دەکا، ئیمانی ئیش دەکا، ویزدانی ئیش دەکات، تێڕوانینی ئیش دەکا و تەریخیەن لەگەڵ ملەتانی مەزلوم لەسەر خەت دەبێ. ئەوانەی کەوایان نەکردووە وەکو کوردیان نەکردووە زەرریان کردووە و ئەوە لە تاریخ تەماشاکە لە هەموو مؤتەمەرات و کۆنفرانسەکان بەسەرێندا دەرێتەوە کە ئێوە بێهەڵوێست بوون. لۆیە کورد بەڕاستی ئەمە معنا هەستی بە معناتانە کردووە، بەردەوامیش دەبین ئینشاءالله لەسەر ئەم جۆرە ڕێڕەوە کە ڕێڕەوەشی صحیح و تەندروستە. بەڵێ بەڕێز دکتۆر، ینی بەڕێزت 500 واژوت کۆ کردوتەوە، ئەوانە هەموویان مامۆستای ئاینین یان خەڵکانی جیاوازن، هۆکاری کۆکردنەوەی ئەو واژوانە ئەو پشتیوانیە ئەتوانن بەچی پشتیوانی بکردن؟ پشتیوانیەکە لە چیەوە دێ بۆ غەزە؟ طبعا جارێم دەبێ ئەوە ڕاستکەمەوە، ینی ئەو بابەتە تایبەت نییە بەس بە منەوە ئازایەتی و چاونەترسی مامۆستایانی ئاینی، ینی ئێمەش وەکو تاچێک لەو تاکانە بەشدار بووم لەم کۆکردنەوەی ئەم بڵین واژوانە. طبعا ئەو واژوە بۆیە ئەوە کراوە، جارێ تاریخیان ببینێتەوە کە ئێمە بەڕاستی لە تاریخ شایدی دەدەین کە ئێمە هەر ملەتێک مەزلومی پشتی دەگرین و دووەمیان وەکو ئەرچێکی گەورەی واجبێکی نیشتیمانی، سێمیان بەڕاستی قسەیەکی زۆر لەسەر ئێمە هەیە کاکەزانە کە دەڵێن کورد سەر بە ئیسرائیل و سەر بە زایۆنیە و سەر بە یەهودیە، لە کاتێکدا ئێمە ملەتێکی مەسڵمانین سەر بە هیچ وڵات و جیاتێک نین. یعنی ڕاستی ئەم بێدەنجەی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرامبەر ئەم هەموو قەتل و عام و کوشتن و بڕینە ئەوە بۆتە بارێکی زۆر گران بەسەر ملەتەکەمانەوە. ئەوە تەلدونێ پێرە لە مووسڵ مزاهرە دەکرێت، داوا دەکرێت دەرەن کاکە دەبێ هەرێمی کوردستان بێدەنگە دیارە بۆتە معقل لە بۆ صهیۆنیەت. بەڕاستی ئەمە خەرتی یعنی ئەو بابەتەی کە مامۆستایانی ئاینی کردویانە ئەوە یارمەتی دەرە، ئەوە پاڵپشتە لە بۆ حکوومەتی هەرێم، لە بۆ ملەتی کورد، لە بۆ ئەو هەویە جوانەی کە ئێمە هەمانە. لە پاشان خاڵێکی تر دگە لەو سێ خاڵە ئێمە ناتوانین تاریخی خۆمان بسڕینەوە، هەموو ملەتێک شانازی بە تاریخ خۆی دەکات. بۆ نمونە تورک دەرێ من محەممەدی فاتحم هەیە، دەرێ ئەڵب ئەرسەلانم هەیە، بەڵێ بە نمونە عەرەب دەڵێ ئەمە یەک دنیا قیادەی گەورە گەورەم هەیە کە دنیای فەتح کردووە، هەر لە جەبل تارق ڕابگرە حتا دەگاتە ئەمڕۆ. بۆ نمونە کوردیش یعنی فارس دەڵێ من سەرمانی فارسیم هەیە، بەڵام کورد نابێ ئەوە لە بیرکە کە سەلاح الدین ئەیوبی هەیە، ئەو سەلاح الدین ئەیوبی قائیدێکی گەورەی کوردیە و تاریخی کورد تازە بەستراوەتەوە بەم قائیدە گەورە ئەگەر نکۆڵی لەو تاریخی خۆی بکە ئەو بەڕاستی سپڵە دەرەچێ، چونکە ئەو قائیدەوەی کرد بەڕاستی کە فەتحی قودسی کرد، ئەوانەی کە جۆرێک لە سۆزداریان هەیە بۆ ملەتی کورد بە واسطەی دەستی سەلاح الدینی کوردی بوو کە ئەمنیەتی بەرپا کرد، کە سەلامی بەرپا کرد، کە ئاشتی بەرپا کرد، کە جۆرێک لەو سۆزداری کە جەنابەت باسی کرد لەو دڵپاچەی کوردی کە دەبات لەو کاتیەوە سەلاح الدین دڵپاچی لەگەر ملەتەکەی جوولەکە و لەگە ملەتی مەسیحی دەربڕی بڕۆ تەمەشای تاریخی کە هەموو ملەتان شانازی بە گەورەی سەلاح الدین و بە دڵپاچی سەلاح الدین و بە ئینصافی سەلاح الدین دەکەن، بەڵام کورد لەو لاوە حاشای لێ بکە بچێتە بەرەی صهیۆنیەت بە ناوی چی؟ بە ناوی صهیۆنیەت داعمی ئەمە کردێ نەخێر. هەموو ئەو شۆڕشانەی کورد کە کراون ڕووخاون بەشێکی دەستی صهیۆنیەت تێدا بووە. بۆ نمونە لە شێستەکان تەماشاکە صهیۆنیەت دەستی هەبووە لە ڕووخاندنی ئەو شۆڕش و حرەکەی تەحەری کوردی. لە حەفتاکان و حەفتاوچار هەموو دنیا دەزانی کە صهیۆنیەت بۆچی دەستی هەبوو لە پاش بری ئیتفاقیە جەزایر کە صهیۆنیەت دەستی هەبوو لە ڕووخاندنی. لە ساڵی بڵین 2 ساڵ لەوە پێش لە ڕیفراندۆم 150 خاچ کوردستان لە دەستدرا کە ئەو ڕیفراندۆمە هەڵەیە کرا، ئەو کوردەی تووشی ماڵوێرانی کرد 150 ئەو دیارە صهیۆنیەت دەستی تێدا بوو. لەبەر هەندێ ئەم جۆرە عقلیەتەی قیادەی سیاسی کوردی قەنەعاتیان وابی بێدەنجی لە بەرامبەر ئەم هەموو زوڵمەی کە ئیسرائیل و جوولەکە دەیکا داگیرکارە ئەوە شتێکی باشە و ئەو بەقوەتی دەکە بەخۆ زەعیفی دەکا.
ئەو بچێتە هەر مؤتەمەرەت و بچێتە دنیا بەڕاستی ئەو بێدەنجیا وای لێ دەکە جارێش کە داوا لە هیچ ملەتێک نەکات کە ئێمە یەکەم لەگەر عێراقین عێراق بە ملیۆن خەڵک دێتە سەزادەی بۆ پشتگیری غەزە دووەمیان ئێمە لە جیهانی ئیسلامین هەر چاردەورەمان جیهانێکی ئیسلامیە وڵاتەکانی کە تەعاملیان لەگەڵ دەکەی هەموو ئیسلامین هەمووی هاتوتە سەجادە بە تاقی تەنێ و لەو کوردستانە لێ ناگەڕن تەنانە مزاهرێکیش بکرێ خۆ پیشاندانێک بکرێ پێی وایە داخۆ ئەوە قازانج دەکە بەڕاستی ئەمە زۆر ترسناکە لۆیە ئەم 500 تەوقیع و ئەو پشتگیریانەی کە لە بۆ ملەتی هەژار و لێقەوماوی غەزە دەکرێ ئەوە بەڕاستی هەویەی کوردی جارێشتر بە ڕسمیەت دێتەوە شوناسەکەی دەپارێزی شوناسی ئەو حکوومەت دەپارێزی کە لەو خۆی خەمی شوناسەکەی خۆی نییە بۆی ئەمە بڕاستی کارێکی باش نییە ئەوانە دەیکەن و ئەوەی مامۆستاهانی ئاینی کردیتیان کارێکی زۆر باشە زۆر پیرۆزە و بڕۆ تەماشای بەیان نامەکەش کە بزانێت چەند جوان قەزیەی کوردی بەستاوەتەوە بە قەزیی فەڵەستینی و ئێمە دوو ملەتین هەردووکمان مەزلومین بەڵام باز لەوە دەکرێت لە هەموو ئەو زوڵمانەی بەسەر ملەتی کوردە هاتۆ بە درێژایی مێژوو بەڕاستی ینی ملت ینی پاڵپشتی نەبوو بە تایبەتی لەلایەن گەلی فەڵەستینی وەسە لە من شێوی ڕابردومیانێکەمە بوتی تا ئێستاش ڕسمی سەدام حسێن لە شەقامەکانی فەڵەستین هەیە و ئەوانە ینی ئەمە کرێ کورد ڕابست لە شوێنێ بڵێ لە کوێ تۆ یارمەتی من دراوە هاوسۆزی بۆ من هەبووە منیش هاوسۆزیم بۆ گەلە هەبیان ئەمەی ئێستا ئەکرێ هەر ئەبێ کورد نیێت پاچی خۆی پیشاندا زانەجان ئەمە دوو دیوی هەیە دیوێشان ئەوەیە ئینسان کاپێک پێکاتەی ئینسان پێکاتوە لە لایەنە وجدانیەکەی وەلایەنە ئینسانیەکەی وەلایەنی ئیمانیەکەی وەلایەنی ئەخلاق و قیەمەکەی ئەتۆ گەر ئێمە گە ئیمانیشمان نەبی سێ لایەنەکەی دی هەمووی تەرکیز سەرەوە دەکەن کە ئینسان دەبێت لەگەر مەزلوم بێ لەگەر زاڵم نەبێ ئەمە یەک دیوەکەی تری تەماشا بکە کە ئێمە باسی ئەوە دەکەین کە ئێستا عەرەب کاتی خۆی مووقفی نەبووە ئێوە هەڵی کردووە هەڵە بە هەڵە چنگ نابێ یعنی عەرەب کاتێک مووقفی نەبووە بەرامبەر بە قەزیەی کوردی بەرامبەر بە مەزلومیەتی ئێمە بەرامبەر بە زوڵمی سەدام و تەواوی ڕژەمێک لە دوایەکانی پێشی سەدام ئەوە هەڵی کردووە ئەوە ڕوێ کەواتە ئێمە نابێ هەمان هەڵی ئەوان دووبارەکەینەوە چونکە ئەوان کە هەڵەیان کرد زەرەریان کرد ئەوان کە هەڵەیان کرد ئێستا تاریخ لەسەری نووسین و ناتوانن بەڕاستی دیفاع لە خۆیان بکەن بەرگری لە خۆیان بکەن ڕووەکەی دی کاکزانە من پێم خۆشە زۆر سەریح بم لەگەڵ جەنابەت یعنی بەڕاستی ئەم پژگیریکردنەی ئێمە بۆ غەزە و بۆ مسلمانان و بۆ غەیرە مسلمانەکانیش کە لێیان دەقەومێ بەڕاستی ئەوە دەسێتە مستەوایشی ئینسانی گەورە ئەمڕۆ دنیا گۆڕاوە دنیا ئەوڕۆ هەموو بۆتە حقوقی ئینسان و بۆتە مافی مرۆڤ و بۆتە ئینسانی بوون و بۆتە ئەم بابەتانە یعنی بەڕاستی لە عەسڵ و سەردەمی سەدەی 21 عیبە ئەوڕۆ ملەتێک مەزلوم بیت و برێ وڵاهی لەبەرەوەی کات خۆی دیفاعی لە من نەکرێ من دیفاعی لێ ناکەم بەڕاستی ئەمە شوورەیە لە قۆناغ و سەردەمێکی ئینسان لە تەکنەلۆژیای سەردەم ئەوەندە گەشەی کردو ئەوەندە چۆتە پێشێ خەریکە لە تەریخی بەشەری بە ئەندازەی ئێستا ئینسان بەڕاستی تاریخی بەشەری تۆماری نەکردو کە ئینسان ئەوڕۆ چەند تەتەوری کرێت لە ڕووی عەقڵ و لە ڕووی تەکنەلۆژیا و ئەتو بێ برێ وڵای کاکەجا حەق ئەو دیفاع لەو مەزلومانە مەکە وەرە بەرگری لە زاڵمێک کە لە ستەمکارێک کە لە کاتێکدا ئەو زاڵم و ستەمکارە دەستی هەبووە لە هەموو تێکسوونی شۆڕشەکانی ئەو یەک دوو وەکو گوتم بە سەدیق قسە لەگەڵ دەکەم ئایا کاتێک 150 خاچی کوردستان لە دەست دەدرێ خەتای ئەوەی ئەو خەڵکەی پشگیری فەڵەستینی کردووە ئایا کاتێک ئەو وڵاتە پڕ بووە لە گەندەڵی خەتای ئەوەیە قەزی کورد ئێمەوەمان لێ کردووە ئایا کاتێک ئەم وڵاتە بۆتە دوو زۆن ئێمەوەمان لێ کردووە ئایا کاتێک دەرکەی پەرلەمانەکەی کە تاکە مەزدەری شەرعی ئەو حکوومەتی هەرێمێ 2 ساڵ دادەخرێ ئێمەوەمان لێ کردووە ئایا کاتێک هەرچی مؤسساتی شەرعیە دایان خستووە 2 حزبی دەسەڵات ئێمەوەمان لێ کردووە ئایا کاتێک ملەتێک تووشی 28 ملیار دۆلار قەرزدار بووە حکوومەتەکە و ملەتەکەی بەڵام بەرپرسەکانی 28 ملیارە بۆ ئێمەوان لێ کردووە ئایا ئەو بابەتەی کە ئێستا جەنابەت ئاماژەی پێ دەکەی و بەڕاستی زۆر شتێکی جوان هەڵبژاردووە ئەوەیە کە کورد لەگەڵ مەزلومان بێیان لەگەڵ زاڵمان بێ ئێمە بووینە ئەوەی کە ئەو ملەتە لەلایەن دەسەڵاتەکەی خۆی زوڵمی لێ دەکرێ و مامۆستاکەی 3 مانگە معاشی وەرنەگرتووە بە ملیۆن دۆلاری دیناری مامۆستانی قوربەسەری بێمەعاشی قەرزاری دوکانان لە دەستی ئەو دەسەڵاتدارەیە دەسەڵاتداریش بە ملیار دۆلار لە شەریکات و لە معامل و لە مەسانیع و لە ئەوەی هەیە ئەوە خەتای ئەمە نییە بەڕاستی ئەمە
کاکە زانە دەبێ ئێمە زۆر ورد بین دەبێ جارش کە بگەڕێنەوە لۆ ئەم بنەما دینیانە بنەما ئینسانیانە بنەما قیەمانە بنەما ئەمانە دەمانگەینە ئینسانیت ئەمانە یعنی ئەوروپا بەداخەوە ئێستا کە پژگیری ئەو زوڵمەی ئیسرائیل دەکە ئەوروپا کە بۆ چۆتە لووتکە بە سەبەب ئەوەی چۆتە لووتکە تو عەدالەتێش تێدا بوو ئەوروپا کاتێک چۆتە لووتکە بە سەبەب ئەوەی کە هاوڵاتی بوونی تێدا بوو ئەوروپا کاتێک چۆتە لووتکە بە سەبەب ئەوەی کە مافی مرۆڤی تێدا بوو ئەتو تەماشای تاریخی ئیسلامی کە 14 سەدە ئێمە کە مسلمانان دەوڵەت و شارستانیەتیان بووە 120 مسلمان بووە 180 غێر مسلمان بووە ئەم 180 هەمووی لە ژێر چەتری ئەم 120 ئیسراحاتی کردووە زوڵم لە مسلمانی کراوە لە غێر مسلمانی نەکراوە لە مەسیحی نەکراوە لە جوولەکە نەکراوە خانووی و ماڵ و سەروەت و خواپەرستیان لێ تێک نەدراوە باسی ئەوە نەکراوە کاکە و دەنجی نەکردووە یعنی ئەم جۆرە بیرکردنەوە ئەگەر کورد وابیر بکاتەوە ملەتێکی مەزلوم ملەتێکی لێقەوما ملەتێکی صاحب قەزیە ملەتێک پارچە پارچە کراوە بەدەستی ئیسرائیل بە ئیتیفاقیەی حربی عالەمینی یەکەم و دووەم بە ئیتیفاقی سایکس-بیکۆ دابش کرا بەسەر چار ئەوەی کە دیفاعی لێ دەکە عالەمی ئیسلامی ئەگە دیفاعیشی لێ نەکا ملەتەکەی خۆی قەزیەکەی خۆی دەستی پێوە گرتووە بەڵام قیادەکانی کوشتویانە ئەوە سەبەبەکە ئەوە نییە برێ ئێمە ئەمە هۆکار بوون لۆ یەکاکە زانە جان ئێمە دەیە بەڕاستی لەگەر ملەتی مەزلوم بین لەگەر زاڵمان نەبین چونکە چارە نووسی زاڵمان وەکو سەدام حوسێنە وەکو قەزافیە وەکو حوسنی مبارەکە وەکو زەین العابدین عەلیە ئەوانە چارە نووسی زاڵمەکان ئێمە بینیمان زاڵمەکان چیان بەسەرهات باشە بەڕێز دکتۆر لە هەرێمی کوردستان ئەوانەی کە خۆپیشاندانیان کردەوە مووقیفێکی مەدەنی و ئینسان دۆستیان و بۆ نمونە مەسەلەن هەندێک هێزی ئیسلامی سیاسی ژەوەیان کردووە لە ماوەی ڕابردوودا ئەمڕۆ خەبەرێک بڵاوەوە کە عەلە ئەساس لە شاری هەولێر دوای ئەوەی کۆمەڵی دادگەری مەسەلەنیان کۆمەڵی خەڵکی کۆکردوەوە لە قاعەیەک 15 پاسیان ناردووە و توانە فەرموویە سەر دەکەی وەرە با بڕوا بۆ غەزە دەتان بین بۆ غەزە بەڵام کەس سەر نەکەوتووە ئەمە ئەمڕۆ مەسەلەن تەنانەت سایتێکی هەرێمی کوردستان مەسەلەن سایتێکی ڕۆژنامەوانی پەیوەندی بە وتەبێژی حکوومەتەوە کردووە لە منە و زانیاری ڕەت ناکەم و کەواتە ڕاستە 15 پاس نێردراوە بۆ بەردەمی قاعەیە کە هاوسۆزیان هەبوو بۆ خەڵکی غەزە و تێ دەفەرمەوەرە سەرکەون چینە غەزە ئەمە لێکدانەوەی تۆ چییە بۆ ئەمە ئایا ئەبێ ئێمە کە ئەو هاوسۆزیە هەیە تعلیق لە یەکتر بدەین لەبەرەوەی کە نەچوین لە غەزە شەڕ بکەین بەچەک یان ئەو هاوسۆزیە طبعا من بەڵێ لای جەنابەت معلومە يعني بەندا کەسێکی سەر بەخۆم بەڵێ بێگومان من وەکو عامەتەن ئەو پرسیارە دووش دیارە بابەتی ئەوەی ئەگەر تۆ هاوسۆزی ملەتێک بی ئیلا هاوسۆزیەکەت بەوە دەگاتن یەکسەر بچی لەوێ دەست بدەیت چەک بەڕاستی ئەمە تێڕوانینێکی هەڵەیە چونکە ئێستا گەروابی دەبایە کوردی کوردستان هیچیان نەمینێن هەموو بەرەو سووریا و بەرەو خۆرا بڕۆژ ئاوە بەرەو وڵاتانی دیکە بڕۆن چونکە دیارە ئەمە جۆرێک لە ئازادیەکمان هەیە یعنی هەرێمەکمان هەیە ئەوانی کە نیانە سێمیان بەڕاستی یعنی هەڵەیەکی زۆر استراتیجی هەیە کە ئێمە کاتێک دەڵێن هاوسۆزین بەندە وەکو خۆم وا بیر دەکەمەوە کە پێم وایە فتوادان بەوەی کە ئێستا خەڵک بەرەو غەزە بڕوە بۆ ئەوەی دژی ئیسرائیل لەوێ بجەنجی غەزە ئێستا پێویستی بە تاقەی مرۆیی نییە غەزە ئێستا پێویستی بە داعمی مادیە پێویستی بە دوعا و پاڕانەوەی پێویستی بە وەلا و بەڕائە پێویستی بە تێگەیشتنی قەزیەکەیە پێویستی بە گواستنەوەی قەزیەکەیە بۆ ئومەم متحیدە بۆ ئەو حقوقی ئینسان بۆ ملەتان پێویستی بۆیە خۆ پیشاندان بکرێت پێویستی بۆی گردبوونەوە بکرێت قەزیەکە بکرێتە قەزیە چونکە لای جەنابەت معلومە ئەمڕۆ ئەم جۆرە چەکە پێشکەوتوانی کە پەیدا بووە جەنگەکان هەم بوونە زەرجی دوگمە هەمووی بە ئەلکترۆنیاتە و حتا تەنانەت تیارەکانیش کە دێن بەشێکی زۆر لەوانە درۆنن و ئەستن هەر ئینسانی تێدانی هەمووی تۆماتیکات لە بەرەندێمە خۆ جۆرێک لە فریودانی خۆتە تۆ بتێ وڵای کاکە من دەچ لەوێ دەجەنگم بەڕای بەندە هەر کەسێک فتوای ئەوە هاش بدا بڕۆ خەڵک بستەوێ ئەمە ئەو فتوایە غەڵەتە شەرعەن غەڵەتە قانونیەن غەڵەتە منطقیەن غەڵەتە لە بەرەندێ ئەوە بەشی دووەم ئەوانەی کە دژی سۆزدارین بۆ فەڵەستین و بۆ غەزە ئەوانە نازم ئەسڵەن با باسی سۆزداری ئەوە هەر نەکەن لەبەر چێ لەبەرەوەی ئەوەی ئێستا ئەو ڕێگری دەکات لە سۆزداریەکەی بەشێکی زۆریان بەواستەی عمالەتی وڵاتان بوونەتە حزب و بوونەتە ئەوە بەشێکی زۆریان بەڕاستی ئەوانە ئەسڵەن خیانەتیان لە کورد کردووە ئەسڵەن ئەوانە تاریخێکی ڕەشیان هەیە لەگەڵ کورد لەگەر ملەتەکەی خۆیان چۆن باسی ملەتانی تر دەکەن
وسپاس بۆ خوا ئێمە ملەتێکین و خەڵکێکین بەڕاستی جاران پێشی هاتنی ئەو دوو برێن سوڵتەی سیاسیە بەڕاستی کورد هەر بە هەموو جۆرە خیانەت ڕەت دەکردەوە بە هەموو جۆرێک دژی خیانەت و دژی هەموو ئەو جۆرە بڵین عەمالەتەی بوو کە ئێستا دەکرێت و بەڕاستی ئەگەر بێت و ئەوانە بەو شێوازە ملەتی خۆیان یعنی نەکەنە یەک پارچە بۆ نمونە حەقی خۆی بۆ حکوومەتی هەرێم وەکو ڕەسمی و یەکێتی زانایان وەکو ڕەسمی و وەزارەتی ئەوقاف وەکو ڕەسمی ئەوە لەلایە دینی و لایەنە ئینسانی و لایەنە مرۆیەکەی ئەو ڕێ پێ بدایە نەگرێ لە خەڵکی بگری خەڵک دێتن لە پێش دەرکەی ئەو کەی ڕۆژی ئەوما لە سەدەی 21 ئەتوبێی لێ نەگەڕی خەڵک گرتبوونەوەی بکە ئەمە وەکو کوبای لێ هاتیە ئەو وەکو کۆریا لێ هاتیانی بەڕاستی ئەوە یعنی سبغەیەکی زۆر ناشرینە بەسەر حکوومەتی هەرێمی کوردستانەوە و سبغەیەکی زۆر ناشرینە بەسەر شاری هەولێر کە قەڵایەکە لە دینداری قەڵایەکە لە ئەخلاق قەڵایەکە لە قیەم قەڵایەکە لە ئازایەتی بەڵام کەسی دەبینی ئازایەتەکەی بەڕاستی کپ کرایە ئۆتە دەبینی لە وڵاتان و لە شارانی تر مامۆستایان خۆپشاندان دەکەن هەمان مامۆستا کە لە سلێمانی نانی بڕاوە لە دۆچی نانی بڵاوە لە هەولێریش نانی بڕاوە معنای ئەوە نییە مامۆستای هەولێر و دهۆک برسینین والله برسیترن لە شوێنەکانی تر بەڵام بۆ بێدەنگن بێدەنگنین لەبەرەوەی قوڕق کراوە ئازادی نییە لەبەرەندێ ئەم قسانە وەڵامە پاسی دەبین بۆ پێش دەرکەی ئەوان دەی ئەوانش با پاسی بن بچن دیفاع لە کوردەکانی دەوروبەری خۆیان بکەن ئەگەر ڕاست دەکەن ئەمانە بەس جۆرێکە لە بەڕاستی مزایدەی سیاسی و مزایەتی بەڕاستی انتخابات و ئەو بابەتانە ئێمە حەقی خۆیەتی هەندێک قەزای داخلی قەیناکە بەڵام قەزای گشتیەکان نابێ کورد پارچە بکەین نابێ بەڕاستی ئەو زۆنی سەوز و زەردە کارەساتە و دابشکردی شارەکان کارەساتە و دابشکردنی سوڵتەی سیاسی بەسەر دوو بنەماڵە کارەساتە هەموو ئەوانە کارەسات باشە دکتۆر باسێکی تر هێڵن مامۆستایانی ئاینی و ئەو هەڵوێستا جەماوەریانەی کە هەیە بۆچی بۆ ڕۆژاوای کوردستانیە بۆچی ئەوێ لەوێش مەسەلەن خەستەخانە بردومانەکرێ مەسەلەن خەڵکی سڤیل شەهید دەکرێ بۆ ئەو هاوسۆزیە نەبووە یاخود ئەو هاوسۆزیە هەبوو و مەسەلەن پەردەپۆش کراوە یان هەر بەڕاستی ینی وجدانیان خۆ دوتت زۆر ئەمێ ڕاشکاوانە لەگەڵت دوێم ینی ئەو هاوسۆزیە جددیە هەبووە بۆ ڕۆژاوای کوردستانیش کە تورکیا زوڵمی لێکردوون تورکیا بردومانی کردوون ئستش ڕۆژانە لە قامیشلۆ لە حەسەکە لە دەوروبە لە گوندەکانی تر ئەوەی عفرین ئەبیندرە ناوەناوە مەسەلە حتا باغە زەیتونەکان کە زەیتون لە قورئانی پیرۆزدا هاتووە ئەو دارانە هەمووی وشک دەکرێن هەڵدەکەندرێن دەبرێنە شوێنی تر ئەم هاوسۆزیە هەبووە لەلایەن خەڵکی کوردستان هەمووی نا بەڵام مەسەلەن زیاتر ڕەوتە دینداریەکەیان ئەوەی ئەوترێ مامۆستایانی ئاینی بێگومانی مەژ مامۆستایانی کەم و کوڕیمان هەیە یعنی ئێمە دەبی حەقیقەتە دەبیدان بۆ بنین و بۆکو پێویست پێمان نەکراوە لە هەموو قەزیەکان بینەدەن و یەک لەو قەزیانە بەڕاستی قەزیە مەزلومیەتی ئێستای موچەخۆران و فەرمانبەران و مامۆستایانی کە مامۆستامان بوون ئەمە کەم و کوڕیمان هەیە یعنی من لێرەوە لە شاشەکەی جناب و اعتراف دەکەم بەوەی کە ئێمە وەکو پێویست بەرامبەر بە زوڵمی دەسەڵاتەی کە ئێستا دەکرێت وەکو پێویست نەبووین لۆ وەکو پێویست نەبوون لۆ لە شوێنێتکە وەکو پێویستین ئەوەیە کە بەڕاستی دیارە مەسەلەکە ئەوەیە کە ئێمە یعنی بە حەقەت ترسێکی زۆرمان لەسرە و ئەو ترسەش حەقی وەنەبوو مامۆستای ئاینی لەو قەزیە بترسێت مامۆستا چۆن دەبێت زۆر قەزیە هەیە لەو وڵاتی دکتۆر عەفۆ مامۆستایان خۆیان ئەوانەی بە تایبەتی لە مینبەر نوێنەری پێغەمبەری خوددا درودی خوای لەسەر بێ صلی الله علیه وسلم چۆن دەبێ مامۆستا ئاینی بترسێ ترس هەبووە لە منهەجی پێغەمبەردا صلی الله علیه وسلم ئەوە کاک زانە جان بزانە مەسەلەکە ئەوەیە بەڕای بەندە ئەگەر مامۆستایانی ئاینی و بەخۆشمەوە ڕاست بووین لەگەڵ خوا ڕاست بووین لەگەڵ خەڵک ڕاست بووین لەگەر قەزیە ئەساسی و مەبادیەکان ئێستا نە سوڵتەی سیاسی و دەسەڵاتی کوردی بۆ ئاقەرەی دادەڕۆیی نا لەوانەیە خەڵک ئێستا گلەی لەو قسەی من بکە بەڵام ئەوە حەقیقەتێکە من بۆ خۆم اعتراف دەکەم و چۆن دیفاعمان لە غەزە و لە باقی جێیەکانی تر کرد بە هەمان شێوە دیفاعمان لە مەزلومیەتی خەڵکی خۆمان بکردایە بەو جورئەتەوە بەو ئازایەتیەوە ئەمن قەنەعەتم وایە ئەم ئەقارەی ئێستای کە حکوومەتی هێرم پێوە خەریکەیان دوو حیزبی دەسەڵات بەرەو ئەو ئاقارەیان برد نەدەڕۆی بۆ ئەقارە ئەوە ڕێی خۆمە لەوانەیە خەڵک لەگەر ئەوە نەبێ ئەمە یەک دوو ئێمە هەڵوێستمان بووە بە قەدەر توانای خۆمان چونکە لەوانەیە خەڵک ئاگاداری ئەوە نەبێت کە ئێمە لە مزگەوت لادراوین خانیمان پێفرۆشراوە دەرکراوین ئیمامەتمان نەماوە حەسرمان هاوێشتە سەرێ بەخوای بە تەلەفۆن تەهدیدی منداڵمان کراوە بێتە دەرێ منداڵەکەت ناوی هێندراوە کە دەیکوژین و ڕیشی مامۆستا ئاینی سوێندراوە مامۆستا شەهید کراوە مامۆستاش ئینسانە بەشەرە بەڵام لەگەڵ ئەوە شار عوزر ناینمەوە لەوەی کە ئێمە ئەو هەڵوێستانەمان بووە
و بە پێی توانە هەڵوێستمان بووە و دیاریشە لای جەنابەت کە خەڵکێکە بۆ لەو هەولێرە ئێمە مواد خڕکرایتەوە خێرخوازی دەرایە مووقیف دەربڕایە بەیان دەرکرایە لە بۆ بڵین کوردان لە هەر چوار پارچەی کوردستان ئەگەر ئەرزاق بۆیان چوبی یان هەر برین پژگیریە کرابی بەڵام لای جەنابەت معلومە ئاخر ئێمە نەبووین کاتێک کە دەسەڵاتی کوردی لەگەڵ کوردی ئێستایی کە پێی دەڵێن ڕۆژ ئاوا کە پێکەوە شەڕیان کردو و یەکتریان کوشتو ئێمە نەبووین ئێمە بەشدارمان نەکردێ ئێمە نین ئێستا دوژمنایەتێکی قوڵ لە بینی هەردوو حیزبی دەسەڵاتەیە و لە بینی دەسەڵات و ئەو کوردانە هەیە کە پێیان دەڵێن پەکەکە ئەو ئەمە نین ئەمە تەداخلی وشانەمان نەکردووە ئەمە بەشدار نەبووین ئێمە نین ئەو هەموو بغز و عەداوەت و قینەمان لە بینی کورد دروست کردووە باشە باش کورد بۆ خۆی هەردوو حزبی دەسەڵات گلەی لەمە دەکەن دەرێن ئێوە مووقیفتان نەبوو ئایا بەرامبەر یەک مووقیفیان ڕاستاوانە لەگەڵ یەک ڕاستن بڕۆتە شار بە شار ئەو شارع خوبە دەدرێت جادەی بۆ ناکرێت ئەو شارع خوبە دەدرێت ئاوی بۆ ناچێ ئەو شارع خوبە دەدرێت یعنی ئەمبوڵانسی هەیە بەنزینی نەتێکا بەنزینی نییە تێکە بۆ نەخۆشەکەی بواستەوە چێ وای لێ کردووە من وەم لێ کردووە ئەمریکا وای لێ کردووە تورکیا و ئێران و فارس وای لێ کردووە کورد وای لێ کردووە کاکە ڕۆحی نیشتیمانی نەماوە انتمای نیشتیمانی لە وڵاتە نەماوە لەبەرەوەی نیشتیمان بۆتە مجموعە خەڵکێک باقی ئەویت کە هەمووی نانی نەماوە ئەویت کە منان بڕاو کراوە لەبەرەندێ سکەکە بە تەواوی تێک چووە کاتێک سکە تێک چووە منزومەکە تێک چووە منزومەکەی کە ئێمە تێدا دەژین تێک چووە ئەو منزومەکە تێک چوو مامۆستاش بەشێکە لەو منزومەی کە کەوتۆتە ناو ئەو منزومەی ئەو بە شەش بەڕاستیت پێ دەرێم وەکو پێویست نابێ ئەگەرنا ئەسلی خۆی ئەمە بگەڕێنەوە سەر قورئان ئینەمە المؤمنون ئیخوا کە ئیماندار هەموو بران ئێمە ئەگەر وەکو برایەتی تەعاملمان لەگەڵ یەک کردا ئێستا دوو زۆن نەدەبوو برایەتیمان لەگەڵ بێک کردا ئێستا ئەم دابشکاریە لەسەر مەسەلەی بودجە و پارە و مار نەدەبوو برایەتیمان لەگەڵ یەک کردا مثل المؤمنین فی توادهم وتراحمهم وطاعاتهم كمثل الجسد وای لێ هاتووە مەسەلەن دکتۆر بۆ نمونە لە ماوەی ڕابردوو مەجموعەیەک بردومان بۆ سەر ناوچە جیاجیەکانی سنووری پارێزگای سلێمانی هەبوو یعنی بە ئاشکرا هەندێک مێدیا پێوە دیار بوو کە دڵخۆشە وەکو ئەوەی بەرامبەر بە دوژبنەکەت بکرێ بەرامبەر بە دوژبنێکی سەرسەختت بکرێ یعنی ئەمە چ کارەساتێکە لە ناو کوردان ڕوودەدا بۆیەشە خەڵک ئێستا حتا لە مەسەلەی پشتیوانی کردنی غەزەش فەڵەستینیش مەسەلەن دوو ئتیجا هەیە دوو بۆ چوون هەیە تا بۆ زۆرێک لە زۆرەکان ئەگەر ئەو کەلیمەیە شیاو نەبێ مەسەلەن کەلیمەیەکی تر دۆزمەوە مەسەلەن بە ڕابواردنێک سەیرەکردن تۆپچی 15 پاس بێدە بەردەم کۆمەڵی خەڵک مەدڵ و دەروونێکی پاک ڕەنگە حزبی نەبێ مەسەلەن بڵێ منداڵێک بۆ بچێتە ژێر دار و پەرد و بڕۆخێ و بە ساڕۆخێک حەماس لە شوێنێکی ترە دار و پەرد منداڵێکی فەقیر چی بکە ئەمانە بەڕاستی چ کارەساتێکیان دروست کردەوە بەڕێز دکتۆر ئیدریس ئوستاز بەڕای بەندە هەموو شتێک دەگەڕێتەوە سەر کەسی یەکەم و قیادە هەر ملەتێک قیادەی هەبێ ئاڕاستەی فکری ئاڕاستەی دینی ئاڕاستەی سیاسی ئاڕاستی کۆمەڵایەتیەک دەبێت ئێمە ملەتێکین بەڕاستی زۆر بەداخەوە تەسحیەمان زۆردا زۆر جارێ من مناقەشە دەکەم لەگە خەڵکێکی دەڵێن کورد ئەو هاوا دەڵێم نا کورد یەک گرفتی هەیە ئەگەنە گرفتی تکەی نییە وەکو کورد وەکو ملەتەکە خاوەنی تەسحیە خاوەنی فیداکاریە خاوەنی ئازایەتیە خاوەنی چاونەترسیە خاوەنی سەدقە خاوەنی ئیمانە خاوەنی عەقیدەیە خاوەنی دینە بەڵام قیادەی نییە قیادەکە تووشەوەی کردووە قیادەش طبیعەتی وایە ئەگەر قیادە هەبوو ملت دەبێ قیادە نەبوو ملت پارچە پارچە دەبێ ئێستا تەماشای شارعی کوردی بکە بزانە چۆن پارچە پارچە بوو بزانە هەرێک بە ئاراستەشی دەخێنیاننا هەرێک بە ئاوازەکی دەخینیان یەک لەو کەسانەی کە بەندە دائیمەن معارض بوومە لەسەرەوەی کە زەمی ئەو بڵین ملەتە بکرێ و بەغدا گەورە بکرێ زەمی ئەو ملەتە بکرێ و تورک گەورە بکرێ زەمی ئەو ملەتە بکرێ و فارس گەورە بکرێ کە ئەوم زۆر پێغەڵەتێکی استراتیژی بۆ چونکە تورک ئەو کاتەی ئەمریکا و ئەوروپا و زایانی حسابی بۆ دەکا کە دەرێت تورکم ملەتم هەیە خاکم هەیە نیشتیمانم هەیە فارس ئەو کاتە حسابی بۆ دەکرێت کە دەڵێ ئەمن ملەتم فارس و تاریخ و حەزارەتم هەیە کوردیش ئەو کاتەی حسابی بۆ دەکرێت کە قیادەکە لەگەڵ قاعیدەکە یەک بێ و باسی کوردایەتی بکە و خیانەت دەگەلی خۆی نەکە ئێمە وەفد دەڕوا لەو وڵاتەی بەرەو بەغدا لەوێ خەریکی مزایدەکردن و خەریکی یەکترکردن و یەکتر فرۆشتنن ئەمە کەی قیادەیە و ملت چۆن پارچە پارچە نابێت دوو بڕۆ تەماشای ئیعلامەکان کە ڕاگەیاندنەکان کە ئەمن بۆ جاری وا هەیە ئیستیجابەی جەنابەت و هەندێک لە کەناڵەکان دەکەم کە دەرفەت بڕەخسێ ئێمە ئەو قسانە بکەین کە لە کۆتاییدا مەساڵحی ئەو ملەتە بپارێزرێ نیشتیمانەکەی بپارێزرێ خاکەکەی بپارێزرێ خەڵکەکەی بپارێزرێ مزگەوتەکانی پارێزرێ پێکەوە ژیانەکەی بپارێزرێ ئێستا هەموو شتێک بۆتە بدوو پارچە و سێ پارچە و چوار پارچە
ماڵێک بووتە چەند پارچە، شەقامەکان بووتە چەند پارچە، خوێندکار و قوتابیان، ژنان و ئافرەتان پێدا بڕۆ یەک مرکز و ئۆرگان نمایە لەو وڵاتەی دوو حزبی دەسەڵات پارچە پارچیان نەکرد بێ لە کۆتایی دەوەرە چۆنی کۆ دەکەیەوە ملەتێک بەو ئاراستە بڕۆ چێ کۆی دەکاتەوە چێ توانێت کۆکردنەوەی هەیە لە کاتێکدا ئەو ملەتە لە تاریخی خۆی هەتا ساڵی 1991 ئاراستەی دینیەکەی هەمووی مسلمان بووە، هەمووی سنە بووە، هەمووی ئەهلی ئیمان بووە، هەمووی ئەهلی ئەخلاق بووە، وە کورد شار یعنی معروف بووە لە دنیای بە ئازایەتی و مەردایەتی. ئێستاشی لەگەدابی ملەتان ئەوە تا عەرەب لێی قەومە، عەرەبی سنە لێی قەومە، 2 ملیۆن عەرەب بوون، نەچوونە نەجەف و کەربەلا، نەچوونە بەسڕە، هاتنە ناو کوردان، چونکە دەزانن کورد مەردە، کورد صاحب شەهامەتە، کورد دڵی پاکە، کورد خاوێن باوێنە، کورد ڕێز و تەقدیر و شکۆی ئینسان دەزانێ. خەریکەوە نێڵن ئەوە کەی تاوانی ئەمە ئەوە تاوانی دەسەڵاتە. دەسەڵات بەچێدا بڕوە ئەناس و عەلا دینی ملوکیهم، خەڵ لەسەر دینی مەلیکەکانە، مەلیک چۆن بێ بیر کاتەوە بیر دەکات. مەلیکەکانمان بیر لە گەندەڵی دەکەنەوە، بیر لە تیجارەت دەکەنەوە، بیر لە شەریکاتی گەورە دەکەنەوە، بیر لە هەرچی ئەوەی دەکەن. ملەتەکە ژوای لێدی. باشە دکتۆر، ئێستا مەسەلەن لە مەسەلەی هاوسۆزیش ئەوەندەی هەندێک لە مامۆستایانی ئاینی لەو ڕەوتی سەلەفی لە ڕەوتی سۆفی لە ڕەوتی وڵات سۆفیەکان بالێم تووڕە نەبن مەسەلەن ئەوان قسەیان کەمتر کردووە، مەسەلەن لە ئیسلامی سیاسی دژی قسەیان کردووە، مەسەلەن ئەوەندە مەسەلەن ئتیجاهەکە ڕۆ و هێزەکانی تر نەبووە، یعنی لەناو خۆیاندا هەتا مامۆستایانی ئاینی حتا مامۆستایانی هێرش دەکەنە سەر یەکتر، مەسەلەن ئەو بەڕێزە لە ڕەوتی سەلەفی دێتە سەر شاشەی تەلەڤیزیۆن بە زۆری قسە دەکا و بەڕێزە لە هێزێکی ئیسلامی سیاسی قسەیەک دەکات بە زۆرێکی تر، مەسەلەن ئیستثماری ئەو مەردایەتی و نەزاهەتەی گەلی کورد نەکراوە و پیشانی دنیا بدرێ بڵێ ئەمە میلەتی کوردە ئەوە کرێ. خەریکی جەدەلێکی ناوخۆین لەو قەزیەش ڕەنگە جەنابەت مطابع بی لە ئیعلامدا کە سەیرەکەی هەر ئەو فترێ چەند لقاء دەرچووکە هەموو ئەوانە تەناقوزن لەگەڵ یەکترە. بۆ چوونی بەڕێستان قسەکانت زۆر ڕاستن، قسەکانت زۆر ڕاستن و پێشم خۆشە بەڕاستی ڕاگەیەندکار ئەوها مطلعبی بەسەر هەموواندا و ئینسافانە قسە لە سەبابەتەکان بکە. ینی ئەمە ئەو کەم و کوڕیانی کە هەن کەم و کوڕیان 100% بەڵام ئەو کەم و کوڕیان لە چێوە پەیدا دەبن. یەکەم خەڵەوە پەیدا دەبن مامۆستای ئاینی و ئەوانەی سەلەفی سۆفی ئەوانش کە زۆر بەمان ئەوەی کە هەڵمان گرتووە و پەیامەی کە هەڵمان گرتووە پەیامێکی ئیمانی ئینسانی نییە، پەیامێکی شخصی و بەرژەوەندی و ئاراستەکراوی. اینجا ئاراستەکە ئاراستەیەکی دەوڵەتێکی خەلیجی بێ یان هەندێک مادە بێ بۆ کەسایەتی و شخصیەتی خۆمان بەکارمان هێناوە. ئەوە لۆی ئاراستە ئینسان دەگۆڕی، ئاەت دەگۆڕی، حەدیث دەگۆڕی، فەرمودەی پێغەمبەر دەگۆڕی عەلەیهی سەلام، نصوصی قورئان دەگۆڕی لە بۆ هەندێک مەسالیح و بەرژەوەندی شخصی کە ئێمە پێت دەڵێم لەسەر ئەو شاشە هاوار دەکەم بەشێکی زۆری ئێمە مامۆستای ئاینی بۆ ئاراستەی دادڕۆین. دەزانم ئەو قسە لەسرم دەکەوی، دەزانم ئەو قسە جایەتی پەیدا دەبی، بەڵام ئەوە حەقیقەتە. ئینسان دەبێ ئەمام الله ڕادەوەستێ، دەبێ حەقیقەت بڵێ، حەقیقەت. یعنی ئیمامی شافعی دەڵێ هەم کاتێک مناقشەم لەگەڵ یەکەکی دەکرد حەزم لێ بوو حەقیقەت لەسەر زمانی وی دەرکەوی. ئەو نوعە پیاوە بوون لۆیە خواوە گەورەی کردوون. ئێمەش خەریکی ئەوەین بە هەر جۆرێک لە جۆرەکان تەویل لە بۆ ئەو بەرژەوەندی خوازی خۆمان بێنەوە، تەویل لە بۆ ئەو ئاراستە خراپەی خۆمان بینەوە کە تەوجێ دەکرین لە وڵاتی لە وڵاتەکان، پارەمان بۆ دێ، شتمان بۆ دێ، بۆچی بەڕیشێکی درێژ و گەورەوە بە شەرواڵێکی کورتەوە خەریکی ئاەت و حەدیث تەویل دەکەین. ئەو زۆر ترسناکە. دوو مامۆستای ئاینی کاتێک دابش بۆ بەسەر ئەحزابی سیاسی بە تایبەتی کە ئەتباعی سوڵتەیەک بی کە سوڵتەکە گەندەڵە، ئێوە گەندەڵ دەبێ مامۆستا ئاینە کە گەندەڵ بوو لە خوا ناترسێ، کە لە خوا نەترسا ئەوە چ دەکا ئاراستەکەی دەگۆڕی بۆ ئاراستەیە کە مەسالیحەکانی پارێزراو بێ. سێیەم لە وڵاتی ئێمە چونکە وڵاتی فەوزایە، کاک زانەجان وڵاتی ئێمە وڵاتی فەوزایە، ئەتوو بەس وەرە تەماشاکە ئیعلامی تەماشاکە، بەس وەرە تەماشای نوخبەیکە، نوخبەی گەورەی ئەندامی پەرلەمانە دانیشتووە زەمی ئەو ملەتە دەکا بەغدا و تورک و عەرەب و فارسی گەورە دەکا. چۆن دەبێ نوخبە ئەتوو 50-60,000 دەنگت دەو وڵاتی وەرگرتێت چۆن ئەو خیانەتی لەگەڵ دەکەی؟ ئەجا پێدا بڕۆ لۆ فەوزایە چکە محاسەبە نییە، ئەوەی هەڵێ دەکا، ئەوەی لا دەدا، ئەوەی بەرای ئاراستەشی کەدا دەڕوا سوڵتە داڵدەی دەدا، خزمەتی دەکا، یارمەتی دەدا، ئەوەی حەقبی زمانی دەبڕی کاکە زمانی دەبڕی، خۆ زمان بڕین هەرەوە نییە گۆشتەکەی لێ کاتەوە، سزنی دەکا،
ئەزیەتی دەدا دەری دەکا ماڵی پێدەگواستەوە تهدیدی کوڕەکەی دەکا تەعینی ناکە ئیشی لە دائیرە ناڕوە بڕۆ یەک تەوقیع ناکە یەک تەوقیع ناکە تەوەقوعکە کاک زانە گیان دەیان مامۆستا لەو شاری لەو کوردستانی لەو شاری هەولێرێ بە تەکید بان کرا لەسەر کۆمنتێک تەلەفۆنی بۆ کرایە تەلەفۆنی بۆ کرایە کاکە و کۆمنتە لۆ نووسیا ئەو پۆستەی ڕشکەوە تخوا ئەمە لە عەسر و سەدەی 21ەم لە عەسری تەکنۆلۆژیای سەردەم لە عەسری عەولەمە و جیهانگیری لە عەسری بەحیساب مافی مرۆڤ و ئازادی و دادپەروەری و دیموکراسیەت عیب و شوورەی نییە ئەتو تەلەفۆنی لۆ برێ و پۆستەی شەڕ ڕشکەوە لۆ کاکە تو مۆزەفی لەکنەمە یعنی عەبدێت و لەکنەمە بابا مۆزەف بەپێی قەرار و یاساکانی نێودەوڵەتی بەپێی قەرار و یاسای عێراقی بەپێی قەرار و یاسای هەرێمی کوردستان سەرۆکی هەرێمیش هەر لە کۆتاییدا مۆزەفە سەرۆکی پەرلەمانیش هەر مۆزەفە ئەوانی تریش خۆنارێک باسییان کەم هەموو مۆزەفن خۆناوی بنە کۆی لەیت ئەتو نەوێری لەسەر کۆمنتێک وەڵڵا تەلەفۆنی بۆ کرا ئەو کۆمنتە لۆ نووسیا لە هەر بەرنامەی دێتە دەرێ یەکسەر لۆ سبەینێ بانگ دەکرێ وەرە ئەو بەرنامەت لۆ کرد ئێستا تو لەسەر بەرنامەی مشکلت بۆ دروست نابێت شێشت بۆ دروست نابێت لەسەر ئەوەی کە بەڕاشکاوی قسە دەکەین مەسەڵەن ڕەنگە زیاتریش کاک زانە شتێکێ لە بازاری عەرەبان دەڵێ بایع مخەڵەص ئەمن ئێستا بایع مخەڵەصم هیچ شم نییە هەرچی هەمە هەیتمریتم معاشەکە هیچی شم بەوەی نییە ئەگەر ومن يتوكل على الله فهو حسبه ئەگەر معاشەکەشیان بڕی 100,000 تەمەنا دەکەم کە خوا بەس عقوبەم نەدا لەسەرەوەی کە ئەو بارە گرانە لەسەر شانمە جێنادەمە ئەوەی ئەگەر نەچم ماوە من مزگەوتە لێم ستاندرێتەوە ئیمامەتیە لێم ستاندرێتەوە ماڵم لە شوێنی خۆی نەمایە چم هەیە لە وڵاتی یەک کوڕ و کە سوکاری من تەعین نییە هەیزی شەکم ناڕوە ئەوە ئەسڵەن هەر عیبە من باسی خۆشمان بکەین چونکە ئینسان نابێ باسی خۆی بکە وڵڵا ئەوە ئەمە گە بیکەین دەبێت لە خوا بیکەین نابێت لەو بەرژەوەندی شخصی خۆمان بکەین ئەگەر بە دوای شخصی و بەرژەوەندی خۆماندا گەڕاین ئەوە نیشانەوە مەژۆک و باقیەوان کە لا دەدەین نا ئەمە چاومان لە بەرژەوەندی نییە بەڵام ئەمە هەست دەکەین بەرپرسیارەتێکی گەورە کاکە زانە مامۆستا ئاینی دوو بەرپرسیارەتی گەورەی لە سەرشانیە بەرپرسیارەتی یەکەم میراتگیری پێغەمبەرانە إنما العلماء ورثة الأنبياء میراتگیری دووەم ئینا سەنولقی عەلەیکە قەولا ثەقیلە ئەو بارەی لەسەر شانی ئێمەیە لەسەر خەڵکت نییە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم دوو صنف هەن علماء وأمراء إذا صلح صلح الناس كله وإذا فسد فسد الناس كله ألا هي الأمراء والعلماء أو دو صنفن أما بارمان قرانا أما كقسان دكين دبي بزانين قسەی ما فەرقیە لەگە خەڵکیتکە چونکە خوا پێغەمبەران کە ڕۆیشتون میراتگیری لە جێبەجێشتون پێغەمبەرێکی لۆ ناردووە کە پێغەمبەرمان ڕۆیشتووە مەلای بەجێشتە کەچی مەلا خەریکی تیجارەتە خەریکی گواستنەوەیە خەریکی کڕین و فرۆشتن ئەمە نابێت باشە مامۆستا من جارێک نووسی بووم کە هیوادارم خوای گەورە لەسەر ئەو ترسنۆکیەمان لەو دنیا سزامان نەدات هەر بەڕاستی پێدوانی ئەوە شتاوانێک بێ و ترسنۆکی بووە مووقیفێ هەمومان مەسەڵەن وەکو ڕۆژنامە نووسێک مەسەڵەن هەستم کردووە کە ڕەنگە زۆر جار بەهۆی هەندێک ترسنۆکیەوە شتێکمان شار بێتەوە یان باسی غەدرێکمان پەردەپۆش کرد بێت بە جۆرێک لە جۆرەکان یعنی بەڕاستی ئەمە سزای لەسەر نییە لە ڕووی دینیەوە بە دڵنیایەوە کە دەزانی لای جەنابەت كلكم راع وكلكم مسؤول عن رعيته بەڵێ هەمومان بەرپرسین بەڕاستی ئەتوو ڕاگەیاندکاری لە شوێنی خۆت بەرپرسی و ئەمن کە مەلام لە شوێنی خۆم بەرپرسم سەرۆکی حکوومەت و هەرێم بەرپرسن ئەندامانی پەرلەمان بەرپرسن وەزیرەکان و حیزبیەکان بەرپرسین سەرەتا لەسەر دینمان دوای لەسەر ژینی ئەو خەڵکە دوای لەسەر ئەو نیشتیمانە دوای لەسەر ئەو خەڵکە خاکە نابێ خیانەت لە هیچ بەشێکی ژیانی خۆمان بکەین حیات دەڕوا و تێدەپەڕی ئەمە سەرم سوڕماوە کورد بۆ دەرز لەم هەموو پند و ئامۆژگاریە وەرناگری آخر ئێمە کە ئەو 100 ساڵەی زوڵممان لێکراوە بەسەبەب نەعەدالەتی بووە بەسەبەب زوڵم بووە لۆ ئێستا بۆ خۆمان بووینە زاڵم ئەمە یەک دوو ترسنۆچی لۆ ئینسانی موسڵمانی ئیماندار نابێ چونکە ئینسانی ئیماندار پشتی بەخوا بەستووە ئیماندار دەزانێت کە ئەجەلی بەدەست خوایە ڕزقی بەدەست خوایە باشە بڕیاری هەموو بەدەست خوایە نابێ بترسی و ئەگەر ترساش بەلای کەم وەکو عولەما دەفەرمون با بەشدار نەبێ لە خراپە بەشدار نەبێ لە گەندەڵی بەشدار نەبێ لە پشتگیری زاڵمان بابە ئەتوو دەترسی ناوێت قسام بکەی باشە سەر چاوم دانیشە بەس مەڕۆ پشتگیری زاڵمی بکە مەڕۆ پشتگیری ئەو ستەمەی بکە کە ئێستا لەو ملەتە دەکرێت
يعني ئێستا بڕوان پێ بکە دوێنێ ئەو مزاهرەیە کرایە کە لە سلێمانی و لە شارەکانی تر ئینسان بە دیار مامۆستایانەوە دادنشی دەگریە مامۆستا دەرێ من شەرم لە منداڵەکانم دەکەم هیچم نییە بۆیان بەمەوە تخوا مردن نییە وڵاتێک بەرپرسەکانی بە ملیارد دۆلاریان هەبی هەر یەک خۆی و برا و برازا و کەس و کار و ئامۆزا و بەرەبابی هەموو ساحب شەریکاتن بەڵام مامۆستایەک شەرم بکا بستەوە ماڵی خۆی شەرم بکا لەبەر منداڵەکەی خۆی نەکو داوای پارەی لێ بکە لە بە عیزەت و شکۆی خۆی بگریە نەستەوە ماڵی ئەو شۆڕش بۆ ئەوە کرا ئەوە دیفاع لە کورد ئەوە کوردایەتیە ئەو نوع کەسە بە من دەڵێ دیفاع لە غەزەی مەکە نا ئەوە هەر خەریکی تیجارەتی خۆیت باش ئەم خواریانە مامۆستا من بیرم دێ وەکو خۆت وتە تا ئەو تیجارەتە حتا دینیە حتا سیاسیە پەیانە بوو مەسەلەن کوردایەتێکی نزیه و پاک هەبوو چوونە مزگەوت تەنها کۆمەڵێک بابەت بوو کەوەی کە دینی حەقیقیە نەک دینێکی ببوورە گەر لەناو دووکەوانەیە بڵێم دینێکی تیجاری ئەخلاق بوو ڕەوش بوو مرۆڤ دۆستی بوو دەستپاچی بوو چاونەترسی بوو قبول نەکردنی نەعەدالەتی بوو بەڕاستی چۆن ئێمە بگەڕێینەوە سەرەوە مەبادی ئانە کە مەبادیئێکی نیشتیمانی تێکەڵ بە دینی پیرۆزی ئیسلام بوو چۆن بگەڕێینەوە سەر ئەوەی کە ئێمە نیشتیمانەکەمان خۆش بوێ چۆن ئەوە بکەین کە نەهێڵین غەدر بکرێت چۆن نەهێڵین کە بەڕاستی چیتر ئەو زوڵمە بەردەوام بێ بتوانین هەمووشمان بێکەوە بژین ئەو نیشتیمانە ئەو فەزلانی خوای گەورەکە بە پێشکەشی خاچی کوردستانی کردو قەدریان بزانین والله کاکەزانە هیچ داوای لێبوردنی ناوێ یعنی ئەمە سەریح لەگەڵ قسەی دەکەم کە دین ئێستا بەشێکی تیجارەتی پێ دەکرێت و تیجارەتێکی زۆر خراپیشی پێ دەکرێت و زۆر جار ینی مناقشەی دەکەین لەسەرەوەی کە دەڵکا کە تۆ دەتەوێ تیجارەت بکەی بەرجی دینیەکەی لادا بڕۆ لە خۆ تیجارەت بە شتێکی کە بکە یعنی ئەوە چکە کارەساتەکەی گەورەترە یعنی تاوانەکەشی گەورەترە ئەوە یەک دوو کوب گەڕێنەوە سەرەوە جارێ ئێمە وەکو خۆم ینی بەبێت تەعەسوب پێم وایە ملەتی کورد چکۆ فارسم بینیوە تورکم بینیوە عەرەبم بینیوە ملەتانی کەشم بینیوە ملەتانی کەشم بینیوە تەماشا دەکەم کورد ئێستا بڕۆ دێک لەو دێ دوورانە دوورە دەست مزگەوتێکی لێ یان نا مامۆستایەکی ئاینی سەفی شەشێکی عەدادەی لێ یان نا بڕۆ ئافرەتێک پیرەمێردێک گەورەیەک گەنجێک تەماشاکە ئادابی ئەخلاقی قیەمی هەستانی دانیشتن نێژی ڕۆژی عیبادەتی زیافەتی میوانداری سەلامکردنی جیرانەتی ئەخلاقی هەموو ئەوانەی مسلمانانەیە بڕۆ تەماشاک لەولایە بە دۆڵی خۆشناوەتیدا بڕۆ بەولایەدا بە سلێمانی و بەر لە قەرەداغدا بڕۆ لەولایە بەرەو هەڵەبجەدا بڕۆ لەولایە بە هەولێرەدا وەرە شۆڕ بۆ بەرەو ئەو دەشتەی تەماشاکە ئەو ملەتە بڕوان پێ بکە هەمووی ملتەزیمە بە دینی خوا بە قیەم بە ئەخلاق بە دینداری ئەو ئەخلاق و دینداریە کورد لە شۆڕشی خۆی بەکاری هێناوە کاتێک شۆڕشی کرد حرەکەی تەحەڕوری کوردی خۆ هیچ کەس دەعمی لێ نەدەکرد هەمووی لە ماڵە موسڵمانەکان و لە گوندەکان لە دێیەکان دەعم دەکران لە ناو مزگەوتەکان دەنووسن لە ناو ماڵە مسلمان و ملتەزیمەکان یعنی خۆ لات معلومە ئێستا هەموو هەو کوردستان تەماشاکە 102 چاری دیانەکان کێوت کە مسلمانە مسلمانەکە مشارەکەی کردی لە حرەکەی تەحەڕوری کوردی بەگشتی یعنی ئەمە نەزڕەی من وایە کە ملەتە بە تەواوی مسلمانە ئەو ملەتە پێویستی بە تەوعیە بوو پێویستی بەوە نەبوو ئەتو بێیت شەڕ لەسەر ئیمانی بکەی ئەوە عەقیدەیتی و ئەو عەقیدەی نییە چونکە ئەوەی کە کاتی خۆی باوکە نەخوێندەوارەکانی ئێمە بەشێکیان تەبان دایکە نەخوێندەوارەکانی خۆمان دەستیان بە دینەوە گر ئێستای مە پێیوە ناگرین چکە ئەوان خیانەتیان لە دین نەکرد ئێمە ئێستا خیانەتی لێ دەکەین ئەوان خیانەتیان لەگەڵ نەکرد لە بەرەوەی دین لێ ڕێنەدا ئێمە خیانەت لەگەڵ دەکەین ئەوان خیانەتیان لە نیشتیمان نەکرد چکە دین ڕێی پێنەدا ئێستا ئێمە خیانەت لە نیشتیمان دەکەین ئەوان کە مۆزەف بوون لە دائیرەکان خیانەتیان نەکرد ڕەشوەیان نەکرد لە لیژنەی ڕقابەت خراپەیان نەکرد گەندەڵیان نەکرد لە وڵاتی خۆیان ئێستا ئەمە دەیکەین کەواتە ئەم ملەتە ملەتێکی ئێستا شەر مسلمانە صاحب قیەمە صاحب ئەخلاقە چۆن بگەڕێینەوە هەر دەگەڕێمەوە سەر هەمان ناج ئەویش ئەوەیە دوو کەس دەبێت چابێ یەکیان مامۆستای ئاینی والله بارگرانیمان لە ڕۆژی قیامەت لە خەڵکی تکە گرانترە ئەوی تکەیان بەڕاستی قیاداتی سیاسی چونکە بەڕای بەندە لە هەموو جیان وام گوتووە ئەو دوو قیادەیە هەردوو لامان شکستمان هیناوە ئەمە وەکو مامۆستای ئاینی ئەگە قیادەی بواری داعوەمان کردبێ
شکستمان هێناوە نەمانتوانیوە وەکو پێویست خەڵکی خۆمان ئاراستە بکەین بەو ئاراستەی کە خوا دەیەوێت کە پێغەمبەر دەیەوێت کە ئیسلام دەیەوێت کە قورئان دەیەوێت کە خاک و نیشتیمان و ملت دەیەوێت ئەو ئاراستەی دووەم کە ئاراستەی قیادەی سیاسی ئەو بە خۆت دەیبینی قیادەی سیاسی ئەو وڵاتی چۆن پارچە پارچە کردووە و هەمووی دابش کردووە ئێستا زۆر کەس دەری مامۆستا وڵاتی یعنی بەرزلۆ نمونە کە دەچمە شوێنان دەڵێ مامۆستا وڵاتی گو ئاوەدان دەرم کاکە ئاگادار بم پێم ناخۆش پێم خۆش ئاوەدان بی بەڵام ئاگات لێبی ئەو مڵک و سەرۆتانەی هەن حکوومەت نین ئەو شخصین هەموو بنەماڵەیین بڕۆ تەماشاکە مەکتەبەکانمان هەموو ئێرانن خستەخانەکانمان هەری زمانی سەدەمی سەدامینە بینایەکانی دائیرەی سەردەمی سەدامینە ئەو خۆ مڵکی شخصن ئەو مڵکی دەوڵەت نین ئەگەر ئەو 28 ملیارەی کە ئێستا قەرزدارین لەکن بەرپرسەکانە بینەوە ئێستا ئێو وڵاتە خەساوانی 28 ملیار دەبوو معاشی پێدەدرا ئینجا ئەوەندە جورئەت ناکەن برێنەری کاکە دەبا ئەو سێمانگە لەوانە ببڕین کاکە ئەوە شەریکەی ئاسیایی هەیە ئەو کۆڕەک تەلیکۆمی هەیە ئەو فڵانی ئەرێ شەتەنیە کاکە زەحمەت نەبی من ئەینە لەکە ئادا دەبی جێڕنەوە بین معاشی پێ بدەن دەی ئێوەش ناکەن بەڵێ سوپاس دەکەم دکتۆر گفتوگۆکەم لەگەڵ تۆ پێخۆش بوو دوسێ دەقەشم لە کاتی دیاریکراوی خۆم برد زۆر سوپاس بۆ بەڕێز دکتۆر ئیدریس کاریتانی مامۆستای زانکۆ و مامۆستای ئاینی سوپاس بۆ بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمان بوو بینەرانی خۆشەویست پانۆڕاماو دەستگای میدیای کورسات نیوز میبەرێکی ئازادە بۆ هەموو بیر و بۆ چوونانەی دوزار خزمەتی نەتەوە و نیشتیمان و کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکەن ئێوە ژەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ